پەیمانگای کلێڤەری ناحکومی. پەیمانگای کلێڤەری ناحکومی هەڵدەستێ بەکردنەوەی خولی هاوینە بۆ زمانی ئینگلیزی بۆ گشت ئاستەکان بە سەرپەرشتی مامۆستا بوخاری عەبدوڵڵا مامۆستای زانکۆ کە خولەکە لە 1/6/2022 دەست پێ دەکات بۆ ماوەی 2 مانگ و هەفتانە 4 ڕۆژ بەڕێوە دەچێت لە ناو باڵەخانەی کلێڤەری ناحکومی. لە کۆتایی خولدا تاقیکردنەوە بە قوتابیان ئەنجام دەدرێت و بڕوانامی دەرچوونیان پێ دەدرێت لەگەڵ ئەنجامدانی گەشت بە قوتابیان و بوونی کافتریا و دابینکردنی پاس بۆ گشتگەڕەکەکانی شاری هەولێر. نرخی بەشداریکردن بۆ 2 مانگ تەنها 250,000 دینارە. بۆ زانیاری زیاتر پەیوەندیمان پێوە بکەن 0750 149 44 55 0750 187 44 55 0750 186 44 55. پەیمانگای کلێڤەری ناحکومی.